من وەکو خۆم وەکو هاوڵاتەشی ئەم وڵاتە بیر و باوەڕم مەکە و مەدینەم قیبلەم کوردستانی هەر چوار پارچەکەیە، بەڵام ئەوەی کە بەسەری یەک دوژمنەکان نین بەڵکو دۆستەکان و بربڕەی پشتی خۆمانن وەکو یەکێتی و پارتی خائین کە بوون بە کلک و بە داردەستی جەندرمەکانی خوێڕی و خوانەناتی تورکیا، ئێران، وڵاتە عەرەبیەکانی کە تێگەی پێویستە ئێمە دوژمنمان نییە، هیچ نوع دوژمنێکمان نییە، دوژمنە ناوەچیەکان لە ناوبەرین، دوژمنە دەرەچەکان هەر هیچ نین، بە هەڵمێک ئەتوێنەوە. ئینجاس زۆر ڕەحمەتی خوا لەوەی کە شەهید بوو، نەعلەت دەوەیش کە چوو پێش جێیشی تورکی کەوت هێنای ئەو دوو برایەیە ئێمەیان شەهید کردکە بەناو شەربانن، بەناو پەکەکەن، تێگەی نەک زێرەفانی و جاشەکانی ئەو تێگەی پێویستە ئەمانە بکرێنە دەرەوە. ئامانجی تورکیا بۆ لە ناوبردننی کووردە، کورد لە هەر پارچێکی کوردستان بێ هەر کووردە و هەر کووردە و هەر کووردە، کورد نابێتەوە، بەڵام دوژمنەکانی ئێمە کە ناوەچین وەکو پارتی وێچێتی ئەمانە بوون بەدار دەستیان تا ئەوان بگەنەوە، ئەژین ئەو دوژمنە ئەو پیاوە نییە بتوانێت قاچ خاتە سەر خاچی کوردستانی پیرۆز. تێگەی براجوانەکەم پێویستە هەوێستی گەڵ خۆپشاندان نەبێ، بەڵکو بە ئاگر و بە ئاسن وڵامی بەتەوە ئەم دوو پشکانە بکوژن، ئەم مارانە سەرپانکەنەوە، ئەمانە مارن. وەکو هەموو کەسێکی کورد خەڵکی ئەم وڵاتی ئێمە و لە هەرچی هەرچی وڵاتی وەکو کورد ئێمە ئیدانی ئەماکەین لە دڵەوە نەوەک بە زمان، لە دڵ هەموو کەسێکی دانی ئەواکە، بەس زۆر بەداخەوەکەی ساحیبی قەرار ناتوانێت دانی بکات. حکوومەتی هەرێمی زیاتر چییە؟ بۆچی ناتوانێت بغێر؟ ئەو سوالە لە خۆیان بکەیت، ئەبێ ئەو سوالە لە خۆیان بکەیت، چونکە ئەوان شتی مبەتەن هەیە، ئێمە ناتوانین بچینە ئەو شتەوە، ئەبێ هەموو کەسە هین بێ لە دژی هەرچی داگیرکەرێکە بێ بۆ هەرچی وڵاتێک نەوەک بەس بۆ کوردستان. ئەوەی یەکێک وڵاتەکەی بۆ داگیرکە بێ ئەبێ زانەی هەموو شتێ بکە و بە بەرانگەری بۆچێتەوە بە هەموو هێزێکی خۆیەوە، مەقسەد بەس لە کوردستان نییە، لە هەموو وڵاتێکە. بەس ئەڵێشی ئەمڕۆ ئەو شتە ئاوایە، هیوام وایە ئەو خەڵکە بەخۆیان بچێتەوە جارێکی سەر وەکو کورد، هەموو تۆژەکانی کورد بە هەموو ئەحزابەکانەوە، بە هەموو کۆمەڵایەتەکانەوە بەخۆیانە بچنەوە تەحلیلێکی ئەم شتە بە جوانی بکەن لە بۆ مستەقبەلی بۆم ئێمە نا، بۆ مستەقبەل داهەوتەکانمان، بۆ ئەژێرانەی لە دوای ئێمەوەن. پێت وایە تورکیا ئامانجی چییە؟ هەتا ئێستا باوەڕ ناکەم هیچ ئامانجێکی هەبوو بێت ئللا پارە نەبێت. چیان لە سووریا کردووە، چی ئەکەن لە لیبیا، ئەنە عینی ئەوانە ئەو ئەجدادانە بەسەر ئێمەش تەطبیق بکەن. ئەو هێرشەی کە تورکیای کاتە سەر کوردستانی عێراق، ئەو هێرشە ناڕەوایە، تەبعاً زۆر ناڕەوایە ئەو هێرشە، ئێمە ئیهانەیەکەین، چونکە میلەتی و دوژمنی میلەتی کورد و خۆی تورکە لە بە دەرەجە یەک، بە دەرەجە یەک دوژمنی میلەتی کورد تورکە، دوای فارسە اینجا عەرەبە. تێگەی براکەم اینجا لەگەڵ ئەوە شامە ئیهانەیەکەین، داوا لە نێودەوڵەتیەکەین کەوێتە بینەوە ئەو هێرشە ڕابگرێ، میلەتی کورد تیاچوو بە بۆنی ئەو هێرشەوە. تێگەی براکەم جا داوای لە نێودەوڵەتیەکەین، خۆ ئێمە هیچمان بەدەست حکومەتێ لە کەم تەرخەمیە و دەستی پارتیشی تایە، دەستی پارتی تایە. ئەگە پارتی بێت و ئەتوانێت گفتوگۆ بکە عیلاقەی لەگەڵ تورکیا باشە، نەوتی ئێمە هەمووی بۆ تورکیایی بە. تێگەی براکەم نەوتی ئێمە هەمووی خێر و بێری ئێمە خێر و بێری کوردستانی عێراق تورکیایی بە. بالفعل وایە، بە تاکید بێدەنگی هەرێمی کوردستان لەلایەن پارتیەوەیە. هەڵوێستی گەڵ بێنە سەر جادە، بێنە سەر جادە داوا بکەین، داوا لە نێودەوڵەتی بکەین. کاکە کوردستانیان وێران کرد، خوا ماڵیان وێران کە ڕەنجی چەند ساڵەمان بابردی، بە تاکید زۆر لای بەنسبەت منەوە زۆر پێم باشە. گەلیلا ئەگەر بێت و لەگەڵ پێشمەرگەی بە تایبەتی لەگەڵ پێشمەرگەی بەرەی کوردستانیە، هەرچەندێ پارتی ئەوە ناکە، بەڵام پێم خۆشە گەلیلا لەگەڵ پێشمەرگەی بەرەی کوردستانیە
بەرەنگاری ئەم هێرشە ببنەوە